إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. پێغەمبەری عزیز و خۆشەویستمان صلى الله عليه وسلم دەفەرمێت هەموو ڕۆژێکی دووشەمان و پێنجشەمان لە هەفتەکانە هەموو دووشەمەیەک و پێنجشەمەیەک کردەوەکانی مرۆڤ بەرز دەبێتەوە. تعرض الأعمال في كل يوم خميس واثنين، واتە هەموو دووشەمە و پێنجشەمانێک کردەوەکانی ئێمەی مرۆڤ باش و خراپ بەرز دەکرێتەوە بۆ ئاسمان بۆ خزمەتی خوای پەروەردگار. خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم دەفەرمێ فيغفر الله في ذلك اليوم لكل عبد مؤمن لا يشرك بالله شيئا. کەواتە هەفتەی دوو جار هەموو دووشەمانێک هەموو پێنجشەمانێک عافواتی عامی خوای گەورە هەیە بۆ ئیمانداران. هەفتەی دوو جار عافواتی عام هەیە لكل عبد، بۆ هەموو بەندەیەک خوا لە هەموو بەندەیەک خۆش دەبێ ئیماندار بێ، ئیلا لە دوو تاقم خۆش نابێ، دووشەمان و پێنجشەمان بەر عافواتی خوا ناکەون، تەشبیهات نەبێن، نمونەی بەرز بۆ خوایە. کاتێک خەڵکی سجنە عفو عامێکە درێ، ئەوانەی کە شمولیان ناکا زۆر بێتاقە دەبن، چونکە ئەڵێ مەرجەکان ئەم مەرجانەی ئەوەی ئەم مەرجانەی تیان نەبێ، ئەم عفو عامە شمولی ناکە، ئەم لێبوردنە گشتیە شمولی ناکە، ئەوەی شمولی دەکات دڵخۆش، ئەوەی شمولی ناکە خەمبارە، چونکە مەرجەکانی تێدا نییە. نمونەی بەرز بۆ خوایە. خوای گەورەیش لێبوردنی گشتی هەیە بۆ ئیمانداران هەموو دووشەمەیەک هەموو پێنجشەمەیەک، لە دوو تاقم لە دوو کەس خۆش نابێ. یەکەم فەرمووی ئیلا لە کەسێک خۆش نابێ ئەوەی شەریک بۆ خوا بڕیار بدە، ئەوەی داوای یارمەتی لە غەیری خوا بکات لە مردوویەک، ئەو مردووە پێغەمبەر بێ سەلامی خوای لەسەر بێ، پیاو چاک بێ، پیاو خراپ بێ، سەحابە بێ، خواناس بێ، عالم بێ، هەر کەسێک بێ غەیری خوا، ئەوەی داوای یارمەتی لەوانە بکە شمولی لێخۆشبوونی خوا ناکات. دووەم پێغەمبەری خوا فەرمی صلى الله عليه وسلم إلا عبدا كانت بينه وبين أخيه شحناء. دوایەوەی کە ئەو کەسەی شەریک بە خوا بڕیاردە خوا لێ خۆش نابێت دووشەمان و پێنجشەمان، هیچ دووشەمە و پێنجشەمەی خوا لێ خۆش نابێت. دوایەوەی کە ئەو کەسە شەریک بە خوا بڕیاردە ئەو کەسەیە لەگەڵ برایەکی خۆیدا مەرحەبا یەکتری ناکەن، سەلام لە یەکتری ناکەن، لەگەڵ خوشکێکی خۆیدا سەلام ناکات، لەگەڵ کەسێک کەڵێم خوشک و برا واتە ئاینی خوشک و برای دینی، لە پێناو خوادانە، لە پێناو دنیا، لە پێناو تەماح، لە پێناو پارە و پول، لە پێناوی قسەی ناخۆشی پێت کردو کاکە هاوڕێتی مەکە بە سەلامی لێ بکە. کەسێ بێوەفایە سەلامی لێ بکە و هاوڕێتی مەکە. ئینسان هەزار نەفەر دەناسی، دوو هاوڕێ، چوار هاوڕێ، دە هاوڕێ هەیە، بەڵام سەلام نەکردن لە کەسێک لەبەر دنیا لەبەر تەماح ئەم حەدیسە شمولی دەکات. ئینسانی وایە چەندەها ساڵ، چەند جار باسمان کردووە، چەندەها ساڵ ئەگەر کەسێکا شەریکە هاوڕێتی ئەو ئینسانە هەر خوانە ناسە، ئەمجا کێشەی تەماحێکەوێتە بینیانەوە، سەلامی لێ ناکە، ئەڵێ کاکە فڵان کەس نوێژ ناکە، 10 ساڵە نوێژ ناکە بۆ هاوڕێتیەکەی، خوا ناخەڵەتێ، خوا ئەزانێت تۆ بۆچی سەلام لە فڵان کەس ناکەی، بۆ دنیایە، بۆ نەفسە، بۆ خوایە، بۆ چییە؟ بۆیە پێغەمبەری خوا فەرمووی صلى الله عليه وسلم دەوترێ ئەنظروا هذين حتى يصطلحا. سێ جار خوای گەورە دەفەرمێ واز لەو دوو کەسە بێنە، مادەم بینیان نیە سەلام لە یەکتری ناکەن، وازیان لێ بێنە هەتا سڵح نەکەن، هەتا ئاشت نەبنەوە، خوا لێیان خۆش نابێت. نە دووشەمان خوا لێیان خۆشە بێ، نە پێنجشەمان. کەواتە سەلام لە کەسێک نەکردووە لەبەر خاتی دنیا و تەماح، سەڵاوی لێ بکە لەبەر خاتری خوا، بۆی ئەم حەدیسە شمولت نەکا و خوا لێت خۆش بێ، بەڵام هاوڕێتی ناکەی بۆ خۆت ئازادی پێگەشتی سەلامی لێ بکەوتەوە، بەس تەنیا سەلام. لە حەدیسێکی صحیح تەرغیب داهاتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەموو
شەوێک لە شەوەکان لە ساڵێکە شەوێک هەیە شەوی بەراتی پێڵێن شەوی بەرات 15 شەعبان ئەم شەو نا سبەی شەو شەوی بەرات خوای گەورە لەو شەوەدا دێتە ئاسمانی دنیا تەماشای بەندەکانی خۆی دەکات فيغفر لجميع خلقه خوای گەورە لێبوردنێکی گشتی دەرەکات سبەی شەو خۆزگەم بەو کەسەی شمولی دەکات بەختەوەر ئەو کەسەیە هەموو دووشەمە پێشەمەی خوا لێی خۆش بێ بەختەوەر ئەو کەسەیە هەموو 15 شەعبانێ و شەوی بەرات خوا لێی خۆش بێ ئالەو شەوەدا خوای گەورە کە شەوی 15 شەعبانە لە هەموو مسلمانێکی سەر زەوی خۆش دەبێ ئیلا لە دوو تاقم خۆش نابێ ئەمیش بە هەمان شێوە سەیری ئەم بەدبەختیەکە یەکەم ئیلا لمشریکین ئەوەی شەریک بۆ خوا بڕیار بدا داوا یارمەتی لە غەیری خوا بکە خوا لێی خۆش نابێ لە شەوی 15 شەعبانیشە دووەم ئەو مشاحین خوا لەو کەسە خۆش نابێ لەگەڵ کەسێکە سەلامی نییە لەبەر دنیا نەک لەبەر خوا چونکە کەم هەیە لە 100 نەفەرە نەفەرێکی لەبەر خوا نییە زەحمەتە هەمووی دنیاە تەماحە نەفسە بەڵام تێکەڵی کردووە لەگەڵ خوادا بە ناوی خوا دەوێ نەعوذ بالله خوا قەرزارکە بەڵام لەبەر نەفسی خۆیەتی فڵان کەس قسەی ڕقی بەرامبەرت کردووە سەلامی لێ بکە هاوڕێتی مەکە خراپە هەموو شۆی مەکە بە سەلامی لێ بکە بۆی حەدیثانە شمولت نەکا بۆی شمولی لێخۆشبوونی خوا بکەی ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ ڕۆژێک لە جەنگێکە پیاوێکی کافر ئاوا دەگرێت لەبان ئەسپەکە دەیهێنێتە خوارە و لەسەر پشتێکدا بە زەویە و شمشێرەکە هەڵە کێشێ بیکاتە ناو سکی کابرا بیکوژێ کابرای کافر حاشا لەو ڕیبەڕێستان کافرەکەش ئیمام عەلی لەبان سکێتی یەک تفێکات ناوچاو ئیمام عەلی تفێکەکەت ناوچاوی ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ ئەکشێتە دوا و نایکوژێت هەڵمەتی ئەدات بۆی بیکوژێ لە پێناو خوادا چونکە دژایەتی دینی خوا دەکا بەڵام کاتێک کە تفەکەی تێکە سار دەبێتەوە دێتە خوارەوە نایکوژێت وازی لێ دەهێنێ دەڵێن باشە بۆ نەتکوشت ئەڵێ یەکەم جارەبەر خاتری خوام کوشت ڕەزامەندی خوا بەڵام کاتێک کە تفی تێم کرد نەفسم وتی ئەها تفتێکە بۆ نایکوژی ترسام لەبەر خاتری نەفس بیکوژم بێتە قەتڵ بەسەرمەوە نەمکرد خوا ئاگادارە چی شتێک بۆ خوایە چی شتێکیش بۆ دنیا و تەماح و پارە و پولە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لە شەوی 15 شەعبانە خوای گەورە لە هەموو خەڵکی خۆشە بێ ئیلا لەو کەسە خۆش نابێ شەریک بۆ خوا بڕیارەدا و لەو کەسەیش خۆش نابێ لەگەڵ کەسێکە سەلام ناکە و مەرحەبای نییە لەبەر دنیا کە هەموو شتەکانیش زیاتر لەبەر دنیا و تەماح بۆیە ئینشاءالله بە ئیزنی خوا با لەو کەسانە بین لێبوردنی گشتی خوا شمولمان کە خوا لێمان خۆش بێ بۆیە سبەی شەو شەوی لێبوردنێکی گشتیە هەوڵ بدە ئینشاءالله کەسێکیش بین لەگەڵیانە سەلامی لێ بکە نامەی بۆ بنێرە لەبەر خاتری خوا جوابیش نەداتەوە تۆ هەر سەربەرزی ئینشاءالله لحديثك صحيح مسلم دهاتو خوشويستي خوا دفرمي صلى الله عليه وسلم تفتح أبواب الجنة يوم الاثنين ويوم الخميس حتى إذا دوشم بيشم چنه گوريه همو دوشمانك همو بين شمانك درگاكاني بهشت أكرينه وده همو درگاكاني بهشت هر هش درگاي بهشت دكريتوا دوشمانو بين شمان خوشويستي خوا صلى الله عليه وسلم فرمي خواي گورا لكاتك درگاي بهشت دخات السر پشت لدوشمان و پێنجشەمانە چونکە فەرمی لكل عبد فيغفر لكل عبد مؤمن لا يشرك بالله شيئا لدوشمان و پێنجشەمان کە دەرگاکانی ئاسمان دەکرێتەوە باسمان کرد لە حەدیثەکەی پێشوە و ئەم حەدیثەش فەرمووی دەرگاکانی بەهەشت دەکرێنەوە خوای گەورە لە هەموو عەبدێک خۆشە بێ ئیلا لەو کەسە خۆش نابێ شەریک بۆ خوا بڕیارەدا و خوای گەورە لەو کەسەش خۆش نابێ کە لەگەڵ کەسێکە سەلام ناکات سەلام لە کەسێ ناکات لەبەر دنیا و تەماح و نەفس خوای گەورە سێ جار دەفەرمێ واز لە فڵان و فڵان بێنن هەتا سڵحەکەن لێبوردنی من شمولیان ناکات لێیان خۆش نابم نە دووشەمان نە پێنجشەمان کەواتە لێبوردنی خوا دووشەمان و پێنجشەمان هەیە هەموو جارێک بڵێ خوای لێم خۆش بە هەموو دووشەمان پێنجشەمانێ بە تایبەتی بڵێ خوای ئەمڕۆ ڕۆژی لێبوردنی تۆیە لێبوردنی گشتی تۆیە منێک بگێڕە لەو کەسانەی کە لێم خۆش دەبی بەڵام سەلامیش لە خەڵکی بکە ئەو کاتە بەکردەوە بیسەلمێنە لەبەر خاتری خوا نەفسی خۆت بکوژە نەفسی خۆت بمرێنە لە ڕوش ناتەلەفۆنی وەکوی نامەیەکی بۆ بنێرە با جواب نەداتەوە تۆ سەربەرسی
خۆشەویستان قسە نەکردن لەگەڵ خەڵکیە تاوانێکی زۆر گەورەیە کە ئەمڕۆ خەڵکی لەبەر تەماح و دنیا لەبەر نەفسی خۆی لەبەر شتێک خەڵکی لەگەڵ خەڵکیە قسە ناکات. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم جوان گوێ بگرین من هجر أخاه فوق 3 فهو في النار إلا أن يتداركه الله برحمته. هر کەسێک 3 ڕۆژ لەگەڵ کەسێکا قسە نەکا لەبەر دنیا لەبەر تەماح لەبەر نەفس کەشتەکانمان زۆربەی لەبەر نەفس و تەماحە هەر کەسێ 3 ڕۆژ لەگەڵ برایەکی خۆیان لەگەڵ خوشکێکی دینی خۆیان قسە نەکاوی کە پەیوەندی لەگەڵ یا پەیوەندی لەگەڵ یا خزم و کەسوکاری خۆی ئەیناسێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فهو في النار ئەو کەسە بمرێ لەناو ئاگردایە بەهۆی ئەوەی کە 3 ڕۆژ سەلامی لە فڵان کەس نەکردووە لەناو ئاگردایە ئیلا مەگەر خوا ڕەحمی لێ بکات. بەڵام تۆ وەک لە ئیشرا باسی دەکەین تۆ 3 جار سەلام لە ئەو کەسە بکە لە حەدیثە هاتووە صحیح 3 جار سەلامی لێ بکە ئەگەر جوابی نەدایتەوە یەک گوناهە لەسەر نامێنی تەواو ئیتر بە هەر سەلام لێ نەکە جوابیش نەدا تۆ تەنها 3 جار سەلامی لێ بکە بۆی لەم عقوبانە دەرچی بۆی هەموو دووشەمە پێشەمەی خوا لێت خۆش بێ بۆی لە 15 شەعبان خوا لێت خۆش بێ 3 جار سەلامی لێ بکە دوای 3 جارەکە گوناهە لەسەر نامێنێت تاوانبار ئەو کەسێک کە جواب ناداتەوە ئەو کەسە شمولی لێبوردنی گشتی خوا ناکات بەڵام تۆ شمولی دەکەیت چونکە 3 جار سەلام لێ کردووە. یا ربی خوای لە گوناهمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوای گیان لە ڕق و کینە بە دوورمان کە یا رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان لە حەدیثێکی صحیح داتووە لە صحیح تەرغیب پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حەڵاڵ نییە واتە حرامە حەڵاڵ نییە بۆ موسڵمانێکی باوەڕدار سەلام لە براکەی خۆی نەکات ئەفەرمێ لە 3 ڕۆژ زیاتر واتە لە 3 ڕۆژ تێپەڕی کرد. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر بەلایە تێپەڕی 3 جار سەلامی لێ بکە فڵان کەس سەلام لێ ناکەم من 3 جار سەلامی لێ کەم سەلام عەلەیکم ڕۆژتر پێکەم سەلام عەلەیکم ڕۆژتر پێکەم سەلام عەلەیکم یا بە نامی بۆ نێرم 3 جار یا 3 جار تەلەفۆنی بۆ کەم قسە لەگەڵاکەم. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەگەر جوابی سەلامەکەتی دایەوە ئەوە هەردووتان لە ئەجر و پاداشتا بەشدار دەبن هەردووتان خێر و پاداشتان بۆ دەنووسرێ بەڵام ئەگەر جوابی سەلامەکەی تۆی نەدایەوە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم فليسلم عليه 3 مرات 3 جار سەلامی با لێ بکە هەموو جارەکان ئەم جوابی نەدایتەوە فقد باء بالإثم ئەوە تاوانەکە ئەچێتە ملی ئەو کەسە کە سەلامی تۆی جواب نەداوەتەوە وەڵامی نەدایتێتەوە. بەڵام دەفەرمێ وخرج المسلم من الهجر ئەو کاتە تۆ 3 جار سەلامت لەو کەسە کردووە ئەو حەدیثانەی کە هەڕەشەی هەجرەکە سەلام لە خەڵکی نەکەی تۆ سەلامەتی بیلەوە واتە دووشەمان و پێشەمان خوا لێت خۆشە بێ لە شەوی بەراتە خوا لێت خۆشە بێ لە ڕەمەزانە خوا لێت خۆشە بێ لە کاتەکانی ترا خوا لێت خۆشە بێ چونکە تۆ 3 جار سەلامت لە فڵان کەس کردووە جوابی تۆی نەداوەتەوە کەواتە بۆ خوا بۆی کە خوای گەورە لێت خۆش بێت لە تاوانەکانت خۆش بێ بتخاتە بەهەشتەوە بیسەلمێنە 3 جار سەلامی لێ بکە دوای 3 جارەکە ئەگەر سەلامی لێ نەکەی گوناحبار نابیت ئەگەر سەلامیش لەکەی باشتر بەڵام ئەوەی کە واجبە لەسەر 3 جار سەلامی لێ بکەی تەنها 3 جار بۆی ئینشەڵڵا ئەو حەدیثانە شمولمان نەکات چونکە خەڵکی لەبەر خاتری دنیا و تەماح نەک لەبەر خاتری خوا سەلام لە یەکتری ناکە ئەگەر شتێک لەبەر خاتری خوا بێ 100% ئەوە حکمی جیاوازە دروستە بەو مەرجەی سەلام لە فڵان کەس نەکەی فڵان کەس بەخۆی بچێتەوە نوێژ ناکەم مەشروب ئەخوات بڵێ مەرحەبات ناکەم بەشک و چاک بی ئەگەر سوودی نەبوو سەلامی لێ بکە ئەگەر سوودی هەبوو چونکە هەیە سەلامشی لێ نەکەین بەخۆیان ناچێتەوە ئەوە وازی لێ بێن هەر سەلامی لێ بکە ئەوەشی سوودی هەبوو بە ئیزنی خوا هەوڵدا ماوەیەک تۆزێ علاقەی لەگەڵا بچڕێنە ئەگەر باش بوو باشە باش نەبوو علاقەی لەگەڵا دروست کەرەوە ئیتر سەلام بێ هاوڕێتی بە کەیفی خۆتە بە خۆت ئازادی کەواتە ئینشاءڵڵا با 3 جار سەلام لەو کەسە بکەین کە سەلاممان لێ ناکە و کە جوابمان ناداتەوە ئەو کاتە ئێمە گوناحبار نابین بۆ قەبر و قیامەتی خۆمان و حەدیثانەش کە هەڕەشەی جەهەنەممان لێکە و هەڕەشەی ئەومان لێکە کە خوا لێمان خۆش نابێت شمولی ئێمە ناکات چونکە ئێمە 3 جار سەلاممان کردو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیب دەفەرمێ ئەم حەدیثە زۆر خەتەرە صحیح تەرغیبە ئەفەرمێ حەڵاڵ نییە بۆ موسڵمان لەگەڵ کەسێکا 3 ڕۆژ قسە نەکات لە 3 ڕۆژ تێپەڕکە
ئەفەرمی ئەگەر لە سێ ڕۆژ تێپەڕی کرد لم يجتمع في الجنة أبدا. للرواية فرمية فإن مات على صرامهما لم يدخلا الجنة جميعا أبدا. واتأجل للسير سلام لكسك نجي تيبري خطو جاري كسك يدرج بيس رج نايبيني وباس أو ناكيني ما بس كسكين كبين تانية لقليا بينت لقليا نية. أفرمي أجل سير رج تيبري أو دو كسل بهشت أخوة بيكو كوي ناكاتو لبهشت بيكو كوي نابنو يكان شتا بهشتوا أو السلامي كدو أرابو بهشت أو كش كحسابي بو سلامكين كدو جوابي نداوتوا أرابو دوزخ أجر خوار رحمي لنا كت شو كافرمي لم يجتمع في الجنة أبدا كونا بنو لبهشت بيكوا ضل نيابة لوا يكان بو بهشت يكان بو دوزخ جا كتاوان بارا أو كسيك جواب النادو سلام لناك أو كسيشي كسلامك أو أما كحسابي بوناك تاوان بارني چونك سيجار سلامي لك كدو بوي إن شاء الله أقداري خوما من أم حديثانا ترسناكن ماڵی خوا غەفوور و ڕەحیمە ئەو خوای کە تۆ دەڵی غەفوور و ڕەحیمە بێگومان غەفوور و ڕەحیمە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر لە تۆ عالەمتر و زاناتر بوو بە خوای گەورە کە خوا غەفوور و ڕەحیمە ئەم قسانەی کرد. ئەمە کەسێک فەرموویەتی دەفەرمێ لە بەهەشتا کۆنا بنەوە لە هەموو کەسێ بە تەقواتر کە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم لە هەموو کەسێ زیاتر خوای ناسیوە. ئیتر تۆ لە خۆت بڵێ شەیتان پێت دەڵێ بەخوا مە شمولی تۆ ناکە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم باسی من و تۆکە باس کافر ناکە. کەواتە ئاگاداری خۆمان بین کە پێمان خۆشە لە بەهەشتا کۆ نەبینەوە لەگەڵ خەڵکیان نەبەخەوە جا بۆ ئێمە هەڕەشەیەکی زۆر گەورەیە. جا پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەگەر تۆ سەلامی لێ بکە سێ جار ئەگەر جوابی دایتەوە باش ئەگەر جوابی تۆی نەدایەوە ئەوە مەلایکە جوابی تۆ داتەوە کاتێک تۆ بە کەسێک دەڵێ سەلام عەلەیکم کابرا جواب ناداتەوە مەلایکە جوابی تۆ داتەوە بەڵام پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەویش شەیتان جوابێ داتەوە شەیتان لەگەڵیەتی. کەواتە ئەگەر کابراش ئەو کەسێک کە تۆ سەلامی لێکەی جوابت نەداتەوە والله مەلایکەی خوا جوابی تۆ داتەوە ئەڵێ وعەلەیکم السلام ورحمة الله وبركاته. دە چی دەوێ کەواتە سەلامەکەت نەسووتە هەر کەس ئەڵێن سووتە نەسووتاوە مەلایکە جواب دەداتەوە ئەو قسانە خەتەرە مەلایکە جوابی تۆ داتەوە. جا بۆیە ئەو دوو کەسێک کە بە یەکۆ سەلامیان و مەرحەبا یەکتری ناکەن لەبەر دنیا و تەماح لەبەر نەفس خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله علیه وسلم لە بەهەشتا کۆ نابنەوە هو دڵنیابە لەوە زۆر زۆر لەوە دڵنیابە. ئەمە قسەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. لە حەدیثێکی صحیح داهاتوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم آخر حديث كباس يكين هلا صح الترغيبات دفرمي من هجر أخاه سنة فهو كسفك دمه هر كسيك لقل مسلمانك صالق سنك يكسال تاوانكي وكو تاواني أوايك خوينكي رجاند بي كشت بيتي تاواني قتله صالق لقل كسيك أقسنكي لبر دنيا وتماح ونفس كواتا زور ترسناك زور أقداري خطبة بخوتها بتشورول نفست ظالبة بسرية بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم قورترين جهاد أوي إنسان جهاد تيكوشام كان لقل نفسه هو أرزي خويا چونك نفسه هو بو جهنم الدبا نفسي خود بشكينا لبر خاطري خواه بخواه بي برزبيتوا والله كاتك تو سلام لفلان كسكي بي برزبيتو چونك ملائكة جوابيتو داتوا اگر او كسي جواب نداتوا والله بي برزبيتو چونك خواه لدوشمان و بيانشمان ليت خوش بيه كواتك جواب نفس مدى سلام ليناك سلام لبك 50 جار 10 جار 100 جار كيف خوته بلام قرينغو 3 جار سلام لبك بلايني كمو اتر والله خواليت خوش بيه او نفسي خوت بو جهنم مبه بالجي توري خوادا نبي اخر زور ترسناك يعني خواي قورا نافرمي او كسي زيناك لو دوشم بيشم لي خوش نابم نافرمي او كسي ريباي خوالي خوش نابم افرمي او كسي لقل خلق مرحبايني وسلامينيا لو خوش نابم لقل مشتكي كانوا بتبرسكانه قبر برسكانه كواته تاوانێکی زۆر گەورەیە بۆیە ئەم دوو تاوانە جوت کراوە شەریک بۆ قابل ڕیاردان پاشان سەلام نەکردن لە خەڵکی جا ئەو کەسەی بەهەشتی بوێ بەتەمای بەهەشت بێ بەتەمای ڕەزامەندی خوا بێ باوەڕی بە لێخۆشبوونی خوا هەبێ والله دا لە ئەمڕۆ دوایم حەدیثانە دەیسێلمەنیە ئەوەشی هەر گوێی پێ نەبێ والله سەلام لە فەڵان کەس ناکەم والله دڵنیا بە مزگەنیت پێدەم ئەم حەدیثانە شمولتەکە حتا ئێوارە بڵێ خوا غەفور و ڕەحیمە خوا غەفور و ڕەحیم وەڵام بۆ تۆ نە چونکە تۆ نەفسەکە زاڵە بەسەرتە اللهم اغفر
للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدأ بتايبتي أواني داوي دعاء خيريان كدوا. يا ربي خوايا أولي خوش بناني كدو شمان وبيشمان دريدك خوايا شمول مانك. يا ربي خوايا سبيش و شوي برات خوايا لمن خوش با لا لخوشبوني خوت. يا ربي خوايا بيبش منك خوايا يعني متعاون بارين گناه من زورا توش لبردي توش سخي ودولمندي خوايا لمن خوش با خوايا بس النفس وهوا أرزي خمان الظالمان بك وعمل لك بردوام آواته هوامان أو بيتول من راضي بي. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.